ئاینی پیرۆزی ئیسلام نەک ڕێگە بە کوشتنی ژن، ڕێگە بە کوشتنی هیچ ئینسانێک نادا کەوا ناوی ئینسان بێ. هەتا گیان لە بەرانیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر هات و ویستان حیوانێک سەر ببڕن ئەبێ بە شێوەیەکی زۆر جوان و ئەبێ چەقۆکەتان تیژ بێ و ئەبێ لە بەرچاوی ئەوانی کانە بێ. چ جای ئەم ئینسانی کەوا خوای پەروەردگار خەڵقی کردو و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم نەیفەرمووە ئیتر مسلمان بێ یا غەیری مسلمان بێ، بەنی ئادەم. دوایەوە ئەگەر بڕۆینە ناو قورئانەوە، ناو فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە کاتێکا لە قورئانە ئەفەرمێ مەوەدە و ڕەحمە لە بەینی ژن و پیاوە، ئەمە ئیتر ئەو پەڕی خۆشەویستیە کە خوای پەروەردگار لە ناخی ئینسانەکانە ئەیڕوێنێ، هەم لە ناخی پیاوە بۆ خێزانەکە، هەم لە ناخی خێزانەکە بۆ پیاوەکەی. ئافرەت ڕێزێکی زۆر زۆر گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە. ئافرەتەکەوە سەیرەکەی کۆمەڵگای، ئێمە ئەڵێن ئافرەت نوێی کۆمەڵگایە، نەخیر، سەیرەکەی بە هەردووکیانەوە بەم پیاوە بەم ژنەوە سەیرەکەی کۆمەڵگا بەردەوامە بێ. دوای ئەوە سەیرەکەی ئەم ئافرەتە لەو ماڵا مای خۆشبەختی و کامەرانیە بۆ مناڵەکان، بۆ پیاوەکەی. چ جای ئەوەیەکەوە ئێستا خوشکێک دایکێک کەسێکەوە هەڵەسن بە ناوی دینەوە، ئەسڵەن نە لە دین تێگەیشتووە نە لە دین ئیسلامە ئەمەیشەیە، نە بە هیچ شێوەیەکیش لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕۆژێ لە ڕۆژان ڕێگە دراوەکەوە بتوانی بڵێ بە ناوی فڵانەشتەوەکەوە ئەم ئافرەتە کوژراوە. بەس ئەبێ ئێمە بە هیچ شێوەیەک تۆ کە باوکێکی باشبی لەگەڵ مناڵەکانە لەگەڵ کچەکە ئەبێ هەوڵ بدەیتەوە ئەو ئەخلاقە جوانەیەکەوە پێویستە ئەخلاقی دینداریمان، کوردەواریمان، کولتورمان بە هەموو شێوێک سەیرەکەی فێر بکەین، هەمووی سەیرەکەی جوانمانەکە. اینجا چه ئەخلاق و خۆڕەوشت و کولتورێکی لە کولتوری کوردەواری جوانتر بێ. بەڵام مەعلەسەب ئەمەیکەوە ئێستایان ئەم دەسە چەورە بە دینی ئیسلامە ئەسڕنەوەی ئەزانین هاتوون لە ڕێگەیەکی کەوەیەنەوە بۆمان، لە ڕێگەیەکی کەوە کولتور و خو دابوونەری تێگەێنن ئەیکەن بە کاڵای ئافرەتەکانە کە ئەڵێن ئازاد بێ. ئەم ئازادیە بۆ ئەوە نییە کەوا حەزیان لە خۆشبەختی ئافرەت بێ، حەزیان لەوەی کەوا بە ئازادی دەستیان بگاتەوە ئافرەتە کەوا ئەوەی بێڕێزی و بێکەرامەتی و بێحرمەتی بێ پیان بکەن. بەس نە، ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە داوای لێ کردوین ئەبێ ڕێزیان بگرین، ئەبێ ڕێزگیراو بن. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمێ کە کاتێک دای بەلای ئافرەتێکا بەسەر وڵاخێکەوە بوو، فەرمی ئاگاد لێ بێ بە نەرمی لەگەڵیا بجوڵێرەوە بە خاوەنی وڵاخەکەکەوە ئافرەتەکەی سوار کردبوو، لەبەرەوە وەکو شوشەوە هایە. جا چەند جوان پێغەمبەری خوا وەصف و سەنای ئافرەتانی کردووە. خوای گەورە حاڵیمان کە لەم دینی خۆیە کەوا ئەوەی ئێستا ئیکەن پێچەوانەیە. ئەڵێم ئەگەر هەر کەسی حاڵیبی لە دینی ئیسلام لەوانەیە ئەسڵەن هەر دەسی نەچێتە نەک ئافرەت دەسی نە لەوانەیە زۆر جار سێرەکەی ئەڵێ بەخوا دەسم ناچێتە گیان لەبەرێکیش کەوا بیکوژم. چ جایەکەوە ئافرەت بێ و چ جایەوەی کەوا ئینسان بێ، ئینسان کە خوای پەروەردگار ئەفەرمێەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. دوای ئەوە سەیرەکەی من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. ئەی ئەمە چۆن جوابی خوای پەروەردگار بداتەوە؟ خوای پەروەردگار کە ئەم ئاینە پیرۆزەی ناردووەتە سەر ئەم زەویە بۆ هەموو مرۆڤەکانی ناردووە. فەرقی هیچ مرۆڤێکی نەخسووە ئیلا بە تەقوا و عیبادەت نەبێ. بە تەقوا و عیبادەت فەرقی مرۆڤەکانی خستووە. ئەم مرۆڤەکە چاکتر بێت لەو مرۆڤەکە بە تەقوا و عیبادەتە، وئیلا لای پەروەردگار هیچ فەرقێکی نەخستووە لەما بینی ڕەش یا سپی یا کورد یا عەرەب یا نەتەوەکانی تر هەر نەتەوەیەک بێ، یا پیا و یا ئافرەت. ڕێزی هەمووان وەکو یەک لە لای خوای پەروەردگار هەیە. خوای پەروەردگار کە ئەم ئینسانەیە ئەم مرۆڤەی لە سەرزەویە خەڵق کردووە، ئەم سەرزەویە ئاسمان هەمووی لە بەرژەوەندی مرۆڤایە. چه ئاسمان بێ، چه زەوی بێ، چه بەحر بێ، هەمووی خوای پەروەردگار لە بەرژەوەندی مرۆڤە خەڵقی کردووە. کوشتنێک هەر کوشتنێک ڕوو بدا ئاینی ئیسلام دژایەتی هەبووە لەگەڵیاوە، دژایەتیە لەگەڵیا. بەرنامەی ئیسلام، ئاینی ئیسلام دۆستی ئەوانە نییە کەوا بکوژن، دۆستی ئەوانە نییە کە بکوژن. و هەموو کاتێک ئیسلام دژایەتی لەگەڵ ئەوانە کردووە کە بکوژن ئیلا بە حەقی خۆی نەبێ. حەقی خۆی ئەوەیە کە واکو کەسێکی کوشت ئەبێ بکوژێتەوە لە یاسای ئیسلامدا، و ئیلا زیادەڕۆیی جایز نییە. حتا لە یاسای ئیسلامدا ئەگەر کەسێک برینی کردە سەری کەسێکی تر، ئەو کەسە نابێ
برینەکە بکاتەوە سەری ئەو چونکی احتیمالی هەیە کەمتر بێ یا احتیمالە زیاتر بێ لەبەر ئەوە ئاینی ئیسلام ئەوەی دانەناوەکە ئەم ئەو بکوژێ یا پیاو ژن بکوژێ یا ژن پیاو بخنکێنێ ئەمە لە ئیسلام دوورە و ئەوانەیش کە بە ناوی ئیسلامەوە ئەمانیان ئەنجامداوە بانگەشتەیەکەن ئەڵێن ئیسلام وا بووە حاشا وەکە لاوە قورئان ئەوە حادیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە شریعەتی ئیسلام بڕۆن خۆیان الحەمدولله ئەمڕۆ هەموو کەس سەقافەتی الحەمدولله هەیە زانستی زۆرە لەخوا بەزیابێ ئەگەر قورئان هەمووی بە زمانەکان تەرجمە کراوە مفەسیرین خۆیان لێ ڕازی بێ ئەتوانن سەیری بکەن بزانن ئایا قورئان هانی پیاوی داوە کە ژن بکوژێ یا هانی ژنی داوە کە پیاوە بکوژێ ئەمە مستحیلە یەکێ لە سورەتەکانی قورئان نیسا ئاینی ئیسلام زۆر ئافرەتی بەلاوە بەڕێز بوو و بەلایەوە بەڕێزە